کوردستان کە لە هەموو پێکاتەکان لە خۆی دەگرێت پێکاتەی ئاینی و نەتەوەی ئێمە درک بەوە دەکەین کە مەترسیەک هەیە لەسەر عێراق بە شێوەیەکی گشتی و لەسەر ناوچەکان هەمووی پێکەوە ژیان نامێنێت ئەگە ئەو یاسای ژمارەسی 2005 دادگای فیدرالی بەو شێوەیەکە ئیستا پەرلەمانی عێراق دەوێت تێیپەڕێنێت ئەمە دەبێتە مەترسیەک بۆ بنەماکانی مافی مرۆڤ بۆ بنەماکانی دیموکراتیەت و دژی دەستورە ئێمە لێرە هاتووینە دەنگی خۆمان ئەگەینین بە دەستەی سربەخۆی مافی مرۆڤ بۆیش ئەوانیش دەنگیان دەنگی ئێمە بێت و ئێوەیش بیگەینە هەموو شوێنەکە ئێمە دژی ئەوەین کە پێشێلی دەستور بکرێت دژی ئەوەین کە مافی مرۆڤ پێشێل بکرێت دژی ئەوەین کە پێکەوە ژیان لە وڵاتە بکەوێتە ژێر مەترسیەوە بۆی کە ئێمە پەیامێکمانەیە سەرەتا پەیامەکە بە زمانی کوردی دوای بە زمانی عەرەبی دەخوێنێتەوە سەرەتا دکتۆر عەباس بە زمانی کوردی پەیامەکە دەخوێنێتەوە کە ئێمە ناڕەزایەتیەکانمان چییە لەسەر ئەو یاسایە. من دکتۆر عەباس عەبدی لە تۆڕی پێکاتەکان بەیاننامەیەک دەربارەی دانانی یاسای دادگای فیدرالی. دادگای فیدرالی بە بنچینەیەکی سەرەکی ڕژێمی دەستوری هەژمار دەکرێت. کاتی دانانی یاساکان دەخوازێت لە مەدەنیبوونی دەستورەکە کەم نەکاتەوە لە ڕووی دەق و ڕوحی دەستورەوە. مانەوەی ئەو دەستورانەش زامنی ماف و ئازادیەکانە بۆ تەواوی سین و توێژەکانی گەل بە فرەیی ئاینی و مەزهەبی و کەلتوریەوە. لە ڕوانگەی ئەو گرنگەی ئەو دادگایە هەیەی بۆ دانانی هەر یاسایەک ڕەزامەندی هەمووان دەخوازێت لەلایەنە جیاوازەکانی دەرەوە و ناوەوەی ئەنجومەنی نوێنەران هاوکات لەگەڵ بەهاندوەرگرتنی ڕای پسپۆران لە زانکۆ و دادگای یاسای دەستوری و ڕێکخراوەکانی پەیوەست بەو پرسە. ئێمە وەک تۆڕی پێکاتەکان پێکاتەی تەواوی ئاینەکان لە تۆڕی پێکاتەکان ئەم چەند خاڵانەی خوارەوە دەخەینە ڕوو. یەکەم، دانانی یاسای دادگای فیدرالی لە کەشوهەوایەکی گونجاودا بەڕێوە بچێت نەک لە سەردەمی ئێستا کە لەبار نییە و بێمەتمانەی بوونی هەیە و باڵی بەسەردا کێشاوە. دوو، نابێت دانانی یاسایەکە وابەستە بکرێت بە یاسای بودجە و پێکەوە گرێ بدرێت وەک ڕێکەوتنێکی سیاسی یان لەژێر پاڵەپەستۆی ئەنجامدانی هەڵبژاردنەکان. سێەم، پێویستە دادگای فیدرالی دامەزراو بێت لەسەر بنەماکانی هاوڵاتی بوون و دەستپاکی و لێهاتووی و سربەخۆیی خۆی بە دوور بگرێت لە کاری لایەنگری ئاینی و تایەفەگەری و نەتەوەیی بارودۆخی ئێستا لەبەر چاو بگرێت خۆی بە دوور بگرێت لە هەر وروژاندنێک. ئێمە چارەسەریەکان لە ڕێکەوتن دەبینینەوە لە هەموارکردنەوەی مادەی سێەم لە یاسای دادگای فیدرالی جێبەجێکرا و کە دەقەکەی بەم شێوەیە بێت. کاتی بوونی هەر بۆشاییەک لە پشکی دادگا دامەزراندن بە پێی ڕاوێژ لە نێوان قازیەکانی دادگای فیدرالی و ئەنجومەنی باڵای داد و ئەنجومەنی دادی هەرێمی کوردستان بێت. ئەویش بۆ زامنی بەردەوامبوونی دادگای فیدرالی لە بەڕێوەبردنی کاروبارەکانی. زۆر سپاس. بالعربي اكو بالعربي واكو بالانجليزي. If somebody needs in English we have there is nobody in English. أسعدتم مساء. طبعا اليوم نحن في ظرف خاص والمجلس النواب العراقي المقترح اليوم قانون المحكمة الاتحادية. هذا القانون الذي به ثغرات كثيرة وخاصة في هيكلية تشكيل المحكمة الاتحادية. قبل نصف ساعة في الساعة 11 اليوم في بغداد كان هناك مؤتمر صحفي إدانة واستنكار هذه التصحيح الذي صار في المادة 3 من قانون رقم 30 حول المحكمة الاتحادية، واجتمع أكثر